عیبادەتە زۆر گرنگە لە ئەم ڕەمەزانە و لە دوای مانگی ڕەمەزانش گرنگی زۆر پێ بدەین. ئەوش بریتێ لە ذیکر و یادی خوا، ذیکری خوا بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕووی کردە سەحابەکان فەرمووی ئەی سەحابەکان ئایا کردەوەیەکتان پێ بڵێم باشترین کردەوەی ئێوەیە، خەیرترین باشترین گەورەترین کردەوەی ئێوە ئەم کردەوەیە، پێت خۆشە باشترین و گەورەترین کردەوە لەم مانگە پیرۆزەدا و لە دوای مانگی ڕەمەزانش ئەنجام بدەی گوێ بگرە. ئایا پێتان بڵێم باشترین کردەوەی ئێوە چی کردەوەیەکە؟ و ئایا باشترین و چاکترین و پاکترین کردەوەتان پێ بڵێم لە ڕۆژی قیامەتا کە خوای گەورە پاداشتی گەورەی لەسەر ئەداتەوە؟ و ئایا کردەوەیەکتان پێ بڵێم دەرەجەی بەهەشتان زۆر بەرز دەکاتەوە، هۆکارێکە بۆ ئەوەی لە بەهەشتا پلۆپایەتان بەرز بێتەوە؟ باشترین کردەوەیە، پاکترین کردەوەی لای خوای گەورە، و دوای ئەوە هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی کردەوەکانی ئێوە، ئەو کردەوانە ئەنجامتان داوە لە بەهەشتا بەرزتان دەکاتەوە. کردەوەکانتان بەرز دەبێتەوە، بەهەشت زیاتر دەڕۆی، هەتا کردەوەکانە زۆرتر و بەرزتر بێ بەهەشتەکەیش بەرزترە بە ئیزنی خوا. کەواتە ئەگەر پێت خۆشە پلەکانی بەهەشتت بەرز بێ ئەم عیبادەتە لەبیر مەکە. و پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەم کردەوەی کە من بە ئێوەی دەڵێم خێرترە، باشترە لە بەخشینی ئاڵتون و زیو لە پول و پارە. واتە ئەگەر بەخشین کە چەندێک خێرێ گەورەیە هێشتا بەقەت ئەمە خێر نییە، لەوە چاکترە ماڵ و سەروەت و سامانی خۆت لە پێناو خوادا ببەخشی، و لەوە چاکتریشە جیهاد بکەن لە پێناو خوادا، لە جیهادیش خێرترە بدەن لە گەردنتان و ئێوەش لە گەردنی دوژمنەکانی خوا بدەن. واتە ئەم کردەوەی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم باشترین کردەوەی ئێوەیە، لە هەموو کردەوەی زیاتر لە بەهەشتا دەرەجە و پلۆپایەتان بەرز دەکاتەوە، و خێرتر و چاکترە لە ماڵ و سامان بەخشین، و خێرترە لە جیهاد لە پێناو خوادا کە ئینسان نەفسی خۆی لە پێناو خوادا دەبەخشێ. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان بە فەرمیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کردەوەیمان پێ بڵێ ئەوەندە گەورەیە. فەرمی ذیکری خوای گەورەیە، ذیکر و یادی خوا، سبحان الله، الحمد لله، لا اله الا الله، الله اكبر، صلوات، استغفر الله، سبحان الله وبحمده، سبحان الله العظيم، سبحان الله العظيم وبحمده، لا حول ولا قوة إلا بالله. هم الذكر كان يتر لبيريان ما كان لما عنقدها بيخوينن بشو بروش بپارشێوان بە هەموو کاتێک بۆی ئینشاءالله ببێتە هۆکارێک بۆی کە پاداشتی تۆ لە پاداشتی ئەو کەسە گەورەتر بێ کە لە پێناو خوادا جیهاد دەکا و لە پێناو خواشدا ماڵ و سامانی خۆی دەبەخشێت. کەواتە تۆ دەتوانیت بەم زیکرانە ببیتە کەسێکی سەرمایەدار خێر و سەدەقە بکەی بە قیامەتی خۆت بە زیکر و یادی خوا. ئەمە چەند شتێک باسمان کرد، ئینشاءالله هیوادارم لەم مانگەدا و لە مانگەکان تریشە تەطبیقی بکەین بە ئومێدەوەی ئینشاءالله بێتە خەیر و خۆشیەک بۆ دنیا و قیامەتمان.